خۆپیشاندان و ناڕەزاییەکانی ئێران بەردەوامە. لە نوێترین گۆڕانکاریدا ناڕەزایی خوێندکاران لە بەشێک لە زانکۆکان سەری هەڵداوە. هێزە ئەمنیەکانیش بەردەوامن لە ڕوبەڕووبوونەوەی خۆپیشاندەران و دەستگیرکردنی بەشێکیان. بە پێی ئاماری بڵاوکراوە لەلایەن کەناڵی تەلەڤیزیۆنی ئێران تاوەکو ئێستا زیاتر لە 50 کەس لە خۆپیشاندانەکاندا گیانیان لەدەستداوە کە کارمەندی هێزە ئەمنیەکانیشان لە نێودا بووە. سەرڕای خۆپیشاندانەکان بەهۆی گیان لەدەستدانی ژینە ئەمینی کچە کوردی شاری سەقز بەهۆی بۆردومانەکانی ئەم دوایی ئێران بۆ سەر پێگە و بنکەی هێزە کوردیەکانی ڕۆژهەڵات لە باشووری کوردستان مانگرتنی سەرتاسەری لە شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بەڕێوە دەچێت. بە گوێرەی ئەو وێنە و ڤیدیۆیانەی ناوەندە پەیوەندیدارەکان بڵاویان دەکەنەوە بەشێکی زۆری کاسبکار و چالاکانی پیشەی کوردستان پەیوەست بوون بە مانگرتنی گشتیەوە کە لە پێنجشەمەی ڕابردووەوە بەردەوامە. لەلایەکی ترەوە ڕێکخراوی مافی مرۆڤی هەنگاو کە گرنگی بە ئامار و وردەکاریەکانی خۆپیشاندان و ناڕەزایەکانی ئێران دەدات راپۆرتێکی بڵاو کردەوە و ڕایگەاندووە لە میانەی ناڕەزاییەکانی ئەم دواییەی شارە کوردنشینەکانی ئێراندا دژی گیان لەدەستدانی ژینە ئەمینی دەیان ژنی کورد لەلایەن هێزە ئەمنیەکانی ئەو وڵاتەوە دەست بەسەر کراون و تا ئێستاش ئەو ڕێکخراوە ناسنامەی 52 کەسیانی پشت ڕاست کردووەتەوە. هاوکاتی خۆپیشاندان و ناڕەزایی هاوڵاتیان لە شارە جیاوازەکانی ئێران بە مەبەستی پشتیوانی لەو خوێندکارانەی زانکۆ کە لە چوارچێوەی خۆپیشاندان و ناڕەزاییەکاندا دەست بەسەر کراون لە چەندین زانکۆی ئێران خۆپیشاندان بەڕێوە چوو. لەگەڵ بەردەوامی خۆپیشاندانەکانی ئێراندا هێزە ئەمنیەکانی ئەو وڵاتە بە فەرمانی دەسەڵاتی دادوەری بە تۆمەتی دروستکردنی هەڕەشە لەسەر ئاسایشی گشتی هەڵمەتێکی ڕەشبگیریان بۆ سەر خۆپیشاندەران دەست پێکردووە. بە گوێرەی ئەو هەواڵانەی لەم چوارچەوێدا لە ڕاگەاندنەکانی ئێرانەوە بڵاو کراونەتەوە لە پاڵ خۆپیشاندەراندا چەندین ڕۆژنامەنووس و هونەرمەند و کەسایەتی دیاری ئەو وڵاتە دەست بەسەر کراون کە ژمارەی سەرجەم دەست بەسەرکراوەکان بە 2000 کەس دەخەمڵێندرێت. غوڵام حوسێن موحسینی سەرۆکی ئەنجومەنی باڵای دادوەری ئێران لە 26 ئەیلول ڕایگەیاندبوو هەموو ئەو کەسانی دەچنە سەر شەقام تاوانبار نین و دەسەڵاتی دادوەری ڕێوشوێن تەنها بەرامبەر بەو کەسانە دەگرێتە بەر کە هەڕەشە لەسەر ئاسایشی نیشتیمانی دروست دەکەن. ڕۆژی 13 ئەیلول پۆلیسی ئیرشادی تاران بە پاساوی پابەند نەبوون بە یاسای باڵاپۆشەکان ژینە ئەمینی تەمەن 22 ساڵی دەستگیر کرد. دوای دەستگیرکردنیشی ڕەوشی تەندروستی ئەمنی تێکچوو و گوازرایەوە بۆ نەخۆشخانە. دوجار ڕۆژی 16 ئەیلول لە بارودۆخێکی تەم و مژاویدا لە نەخۆشخانە کۆچی دوایی کرد. دواتریش لە ماوەیەکی کەمدا شەپۆلی خۆپیشاندان و ناڕەزایی زۆربەی شارەکانی ئێرانی گرتەوە.